بەهۆی هێزەکانی پارتیەوە بۆسن تەماشایەکی ئەم دیمەنە بکەن ئینجا پێتان بڵێم. ئەوانەی کۆڕە و ڕاگواستنیان بیرماوە تەماشایەکی ڤیدۆی ئەم ناڵە. ئەمە ساڵی 1970 و ساڵی 1991 نییە بەڵکو ساڵی 2025. پارتی لە پێناو پاراستنی پاڵاوگەی لاناس کەوتۆتە گیانی خەڵکە ڕەسەنەکەی گوندی لاجانی هەرکیەکان کە حکوومەتی بەعس نەیتوانی گوندەکەیان پێچۆڵ بکات. بەهۆی داواکاری دانیشتوانی گوندەکە بۆ ئەوەی لە پاڵاوگەی لاناس کار بکەن، هێزەکانی پارتی بە هەمەر و باجەر و دۆشکا وەڵامیاندانەوە. نوێنەری مەنسوور بەرزانی وتبووی بە گۆڕی مەلا مستەفا کەسیان دانامەزرێنین. گەنجێکی هەرکیژ وتبووی بگۆ ڕامەحێ قەبیل ناکەین. لە دوای ئەم سوێنە هێزەکانی پارتی دنیایان لە بەرچاو تاریک بوو بە سەدان هامەر و باجەریان بردە گوندەکە و گوندەکەیان تەوە بکرێت. گەنجە هەرکیەکان وتیان خۆپیامان نەکوشتووە، ئێوە لە خێروبێری گوندەکەمان دەخۆن دەبن بە ملیاردێر. ئێقە چێکە چەند گەنجێکی بێکاری ئێمەش هەلی کاریان دەست بکەوێت. دۆخەکە ئاڵۆز بوو کەوت نەوێزەی دانیشتوانی گوندی لاجان، چەند کەسێکیان لێ بریندار کردو. گەنجێکی کەرکووکیش بەر گولەی هێزەکانی پارتی کەوت و شەهید کرا. ئەو گەنجە ناوی عیرفان بوو، تەمەنی 25 ساڵ بوو، باوکی منداڵێکی دوومانگان بوو. تەماشای خێزانەکەی عیرفان بکەن. وەرە ڕەحم بە ژن و پیا و مناڵ و کەم ئەندام نەکەیت. ئەمانە هەمووی پاشماوەی بەعسن لە هەڵەبجە. من هیچ ناڵم بۆ ئێوەی جێدەیەڵە.